بابڕێن لای بابەتەکانمان هەواڵ و بابەتەکانی ئەمڕۆمانێکم هەواڵ فەرموو هەروەکو دوێنێک کە ئاماژەمان پێ ئەمڕۆ مەراسیمێک ساز کراوە بۆ ماڵاواییکردن لە قەرەنی جەمیل هونەرمەند و شێوەکاری هەولێر. لە هەولێر سندیگای هونەرمەندانی کوردستان لقی هەولێر مەراسیمێکی ماتەمینی بۆ کۆچی دوای هونەرمەندی شێوەکار قەرەنی جەمیل ڕێخست کە چەندین هونەرمەند و کەسایەتی دیاری هەولێر بەشداریان کرد. لە لێدوانێک هونەرمەند ئیبراهیم عەلی باز لەو کەلێنە گەورەیە کرد کە دوای هونەرمەند قەرەنی جەمیل لە بواری شێوەکاری دروست دەبێت. وتیشی دەیان هونەرمەند و کەسایەتی دیاری پێکاند و ڕۆڵی گەوری لە ناسانی هونەری شێوەکاری هەبووە لە ناوخۆیی و هەرێم و لە دەرەوەی هەرێمیش. یەکێکە لە تاڵترین و ناخۆشترین ڕۆژەکانی ئێمە، یەکێک لە ئەستێرە هەرە درەوشاوەکاری کوردستان لە بواری هونەری شێوەکاری لە دەستمان چوو ڕووناچەکەی کوژایەوە. بۆیە ئەمڕۆ لە یەکەمی ڕۆژی ماتەمینی مامۆستا قەرەنی جەمیل دەمانوێت یادی بکەینەوە و یادی ڕۆشن بکەینەوە بە داگیرسانی مۆم لە بەردەمی وێنە جوانەکەیداوە دانانی گوڵی وەفاداری و خۆشەویستی بۆ مامۆستا گەورەیەمان، چونکە لە دەستدانی مامۆستا قەرەنی جەمیل بەڕاستی خەسارەتێکی زۆر گەورە دەخاتە ناو مەجاری هونەری شێوەکاری لە کوردستان، چونکە قەرەنی جەمیل یەکێکە لەو کەسانی کە بەبێ ئەو هەرگیز ناتوانین مێژووی هونەری شێوەکاری بنووسینەوە، چونکە ئایکۆنێکی هێندە بەرزە، هێندە جوانە، هێندە هونەرەکەی بەرزە ناکرێ و نابێت یانی ئەگەر مێژووی هونەری شێوەکاری بنووسیتەوە بەبێ مامۆستا قەرەنی جەمیل بێ. بڵێم هونەرمەندی جیهانی قەرەنی جەمیلمان گوێ بیست بووین. ئەمە کۆسپێکی گەورەیە لە هونەری کوردی کە کۆمەڵێک شاکارەکانی لەو ساتەوە وەستا و پاشخانێکی هونەری بۆ ئێمە بەجێهێشت و ستادکایەکی هونەری مۆدێرنی جیهانی بۆ ئێمە بەجێهێشت دەتوانین بەدەیان جیلی تری لەسەر پەروەردە بکەین. قەرەنی جەمیل تەنها موڵکی بنەماڵەیەک نەبوو، دەتوانم بڵێم موڵکی هەموو شاری هەولێر و کوردستان بوو. ئێمەی کە پێگەیاند چەند جیلێکی تریشی پێگەیان، ئەو جیلە تا ئێستا لە هەموو ناوەندەکانی هونەریدا پێگەی خۆیان هەیە، لەبەر ئەوەی مامۆستا قەرەنی ئەو وانانەی کە فێر کردین چۆن تەعامل لەگەڵ ڕەنگ بکەین، لەگەڵ مرۆڤ بکەین، لەگەڵ جوانی مرۆڤ و ناخی مرۆڤ بکەین. بەداخەوە تەنانەت ئەوە دەگەێنم ئێستا ئەو شاکارە هونەریانەی مامۆستا قەرەنی ماوەتەوە ئەوە گەورەترین میراتی ئەوە کە لەسەر ئەو شارە ماوەتەوە کە فەخر و شانازی پێوە بکەین. داخێکی گەورەیە و کاریزمایەکی وا لە هونەری کوردی دووبارە نابێتەوە بەداخەوە.